وەرن کەوا بۆ ئێوەش بەڵێ ئێمەش ئێمە لە جنابی ماکسیمیلیان دوودڵ بووین بەڵام لێوە دوو کەس نا سر و داوێکی باشە نازانم خۆشحاڵ بم یا دەبێ خۆشحاڵ بیت هەم دۆستانێکی باش وەکو ئێوەمان دیوتەوە هەم سەردەمی ئیمانی نەهێنی دوایی هاتووە ڕاستەخینەیە کە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێک لە ڕۆشنایی گوێتان لێی دەبێ و ئیمانێکە لە پەنا و پەستێوی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن ئەرێ ئەمە قسەی ئیسا مەسیحە ئیمڕۆ ئایەیەک لە ئینجیلمان تەفسیر کردەوە هەرچی کە تا ئەمڕۆ دیومانە و بیستومانە دەسەڵاتی ئیمپراتۆر بووە و چارەڕەشی ئیمانداران بەڵام ئەمڕۆ سووک بوونی ئیمپراتۆرم بە چاو دی دۆستان وادەی خوداوەندی گەورە نزیکە دیتان کە کافرانی بتپەرست چلۆن ئەمڕۆ واق و وڕ و سەرسام مابوون و ئەمە زاڵبوونی تەوحید بەسەر شرکدایە فەزاحەت لەمە خراپتر نابێ دەبووایە تۆند و تیژی ئێوە هەمووانی لە ئیمپراتۆر ترساندبە لە حاڵێکدا کە نەرمونیانی ئێوە ئەوانی زیاتر هەندا هەر سبەینێ ڕەنگە لە هەر گۆشەیەکدا کەسێ سەر هەڵبدا ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتورە کە چەند جوانی نەزان دنێ بدەن و ئەو تووڕە بکەن ئەگەر بە کەسایەتی بەرزی ئیمپراتۆر گاڵتە بکەن و لە نێو هەموواندا سووکی بکەن ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتۆر نییە؟ قاتوو شارۆن ڕاست دەکەن بەڵام کردەوەی خراپ و حسێب نەکراو نەک هەرگیز گرفت چارەسەر ناکات بەڵکو ئەوەش سەختتر دەکاتەوە قوربان بەڵایەکیان بەسەر بێنم کە مێژوو هیچ کات ئەو ڕووداوە لەبیر نەباتەوە ئەوانەی کە من دیم جگە لە مردن هیچیان ناوێت لە حاڵێکدا مردن دەتوانێت ئەوان بکاتە قارەمان هەر ئەم شەو بەر لە بڵاو بوونەوەی ئەم هەواڵە هەموویان لەناو ببەن و مەسەلەکە ببڕنەوە وا دیارە سەران میوان کە لە جێژنی ئەمڕۆکەدا بەشدار بوون لەبیرتان چێتەوە بێگومان ئەم هەواڵە لە تەواوی شاردا دەنجی داوەتەوە تەنیا ڕێگەی بێئاکامکردنەوەی ئەم پیلانە تۆ بەکردنی ئەوانە هەر ئەم شەو دەبێت لە نێو خەڵکدا پەشیمان ببنەوە و لە خزمەتی ئیمپراتوردا سوژدە بکەن و بپاڕێنەوە قوربان ئەگەر وانەکەین سبەینێ هەرکام لەوان دەبنە قارەمانی گەورەی مێژوو دوور نییە کە تەواوی خەڵک ئەوان وەکو بت بپەرستن وەوسایەکە هەزاران لەشکریش ناتوانن دەوری ئەوان لە زەینی خەڵک بسڕنەوە ئاری جەناب خاتونی من خاتون هلێن خاتون لەکوێ خاتون لەکوێ خاتون لەکوێ خاتون چی بووە؟ خاتون هلێن ئەوەی کە نەدەبوو بووهەیە ڕوویدا جەنابی ماکسیمیلیانی هەڵبەست کرد نازانم تەنیا دەزانم ئەوانیان کردووە هەڵبەت سودنیانوس مارتینوس و دینوسیوسیشیان کردووە درشکەکە ئامادەکەن بەسەر چاو هەرستا دایەکیان دایە لە ماڵ بمێنەوە کوڕم بمێنەوە دایە
بێنەوە گەلووس. دەستە چاو خاتوو. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیاندا. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیان بدەن. ئاگاتان لە خۆتان بێ. ئەوە خاتون هێلێنە. بڕۆ تووز، ئەتۆ بڕۆ. ئەتۆ بڕۆ لەگەڵی قسە بکە. بڕۆ. درود لە خاتو هێلێن. بابم لەکوێیە؟ من ببەخشن. بابتان کۆبوونەوەیکی ڕاوێژکارانەی لەگەڵ ئیمپراتور هەیە. کەس نابینێ. دەبینم کە ئەم کارە ساتە ئێوەشی لەم کاتێک شەوەدا هێناوە تێرە. مێردەکەم کووە؟ دەمەوێ ئەو ببینم. جارێ ناتوانانی مێردەکەشتان چاو پێ بکەوێ. دەمەوێ بابم ببینم. بە قسێ من بکەن و تا ماوەی خۆتان لە بابتان دوور ڕاگرن. ئەو یەکجار تووڕەیە. بابم ئاگادارکەن کە من چاوەڕوانی ئەو. جەنابی ئیمپراتۆر، بەڵێنتان ئەدەمێکە بە توندی هەمویان سزا بدەم. جارێت ببەستە گەوجە تا ئێستا هیچ ئیمپراتوری وەها گەپ و گاڵتەیەکی پێ نەکراوە. دەزانی ئاکامی ئەم کارە ساتە چییە؟ جەنابی ئیمپراتۆر، من بەش بە حاڵی خۆم زیانی زیاترم لێکەوتووە و دیارە لە دەستی ئاپۆلۆنیش هیچ کارێک نەهاتووە. من بەر لە تەشریفهێنانیەوە قوربانی تایبەتیم پێشکەش کرد بوو، بەڵام بێدەسەڵاتی خۆتان بەم جۆرە پاسا مەکەن. جۆلیۆس تۆی لەم مەسەلە ئاگادار کرده بوو. هەوڵین کەسێک کە بەدەستی خۆم بیکوژەم مەکسیمیلیانوسە. هێشتاش ناتوانم بڕوا بکەم. تا ئێستا لەم بارەیەوە هیچ قسەیەکیان نەکرد بوو. وەکو باقی لەسەر بەندەی ئێوە داکۆکیان نەکرد و لە بەرامبەری ژۆپێتەردا چۆکیان دادا و قوربانیان دەکرد. ئەگەر هێشتا گیانم نەکێشاوی لەبەر ئەوەیە کە جاری گیانی منت ڕزگار کردووە. من سبەینێ هەموو ئەوان لە خاج ئەدەم و بەردەبارانیان دەکەم قوربان. و ئەگەر گیانی من دەبێتە هۆی ئارامشی جەنابی ئیمپراتۆر ئامادەم کە ئەویش بەست بکەم قوربان. فەزاحەت و سەرشۆڕی ئەم شەو گیانی هەزاران کەسی وەکو تۆ هیچ کات قەرەبووی ناکاتەوە. من چەند جار دیومە کە ئەوان لە بەرابەری پەیکەری خودایان ناوەدڵ سوزدەیان دەکرد. دەبوویایە زووتر ئەوانمان ناسیبایە و وا سەزامان دابان. بەداخەوە کە لە گەورەکان بوون و کەس نەیدەوێرا دژی ئەوان هەنگاو هەڵگرێ. وتان کە ئەوان لە گەورەکان و نەجیبزادەکانی ڕوومن. کەوایە ناتوانین بێدەنگ ئەوان بکوژی. هەم لە ڕوومدا ژاوەساز دەبێ و هەم لێرەدا قوربان. باشتر وایە تا کاتێک ئەمپراتور لێرەیە هێمناتی ناوچە بپارێزی. جەنابی تیوز، هێمنایەتی ئیدی تێک چوە و کەسیش ناتوانێت پێشی پێ بگرێت. ئەم قسانە درستە. بۆ گەڕاندنەوەی هێمنایەتی باشترەکە ئەم خاینانە هەرچی زووتر سزا بدەین. من وای لێ نازانم. تۆ باشتر فیلادلفیا دەسی. تۆ وا دەزانی مردنی ئەمانە دەبێتە هۆی هەراوهوریا؟ ئەگەر ڕاستیەکەتان بوێ بێدەنگ و هەراش ناکرێ قوربان. ئێوە خۆ خەڵکی ڕۆم باشتر دەناسن. ئێوە خۆتان ئەمانەتان بە ناوی ڕاوێژکار ناردووەتە ئێرە و بنەماڵەی ئەوان بەباشی دەناسن قوربان. بێگومان لە ڕۆم ئاژاوەیەک ساز دەبێ. لە فیلادلفیاشدا ئەوان بەدەسەڵاتن و کاری جوانی ئەوان لەنێو خەڵکدا خۆشەویستی کردوون. باشترین ڕێگاوەیە کە ئەوان ناچار بە تۆ بەکردن بکەن. ئەگەر ئەوان لە ئاینی خۆیان دەستیان هەڵگرت زۆربەی خەڵک بە دوای ئەواندا لە مەسیحیەت دەست دەکێشن.
پاشان دەکرێ هێدی و بێدانگ ئەوان لەناو ببین قوربان. من وا دەزانم کە وەدواخستنی سزادانی ئەوان بە قازانجی ئیمپراتۆری نەبێ. واگەر حاضر نەبوون تۆ ببکەن و پەشیمان ببنەوە. ژیان شیرینە قوربان، ئەگەر بە زبان نەکرا وا دەزانم ئەشکەنجە ئاکامێکی هەبێت قوربان. ئەمەش خراپ نییە. بزانم چی دەکەی؟ درێژەی ئاهەنگی ئەم شەو دەمەوێ سبێنێ بە چۆک دادانی ماکسیمیلیان و دۆستەکانی بەڕێوە ببن. هەرچی جنابی ئیمپراتۆر بفەرمۆن. دەتکوژم. ئێوە بۆ خۆشتان نازانن کە چیتان کردووە. تەواوی ئەو پلە و پایە و ئابڕۆی کە بۆ بەدەستهێنانی لەلای ئیمپراتۆر هەوڵم بۆ دابوو لەلای ئەو لێوتان برد تا ئێوە تیکە تیکە نەکەم دەست هەڵ ناگرم مەگەر ئەوەی کە تۆ ببکەن و لە خزمەتی ئیمپراتۆر تا بەندەی خۆتان بسەلگەرن. جا بڵێن چی دەکەن؟ چی دەکەن؟ تۆ بە دەکەن یانە؟ قسە بکە. تۆ بە دەکەن یانە؟ قسە بکە. ها؟ تۆ بە دەکەین. دەست ڕاگرن. تۆ بە دەکەم لەوەی کە بەو چەشنەکە شیاوە بێبەندەی خودای گەورەم بەجێ نەهێناوە و لەوەی کە ساڵەها زۆڵم و زۆری ئێوەم دەرهەق بە چەوساوان و بێبەشاندیوە و هیچم نەوتووە لە دەرگانەی خوددا تۆ بە دەکەم. تکایە هێدی بن خاون شکۆ. مامورانی ئەشکەنجە کاری خۆیان چاکتر دەزانن. ئەم شەو ئەمانە دەبێت تۆ بکەن. هەر ئەم شەو بیسان ئەم شەو. ئاتەنە یارمەتیم بدە. ماکسیمیلیانیان گرتووە. من شایدی خیانەتی ئەوە دۆستانی بووم. دەبێ ئەوان تیکە تیکە بکەن. ئاتەنە تکا دەکەم. تۆ خێزانی بابی منی. لەگەڵ مادایکانە بجوڵێەوە. من جگە لە ماکسیمیلیان کەسێکی دیکەم نییە. ئەو تەواوی گەڵاڵەکانی منی بێ ئاکام کردەوە. ئاواتەکانی منی بەبادا. هیوادارم تووشی غەزەبی خوداکان بێ. دەزانم بەڵام تکا دەکەم ئەو ببەخشن. خاوشکۆ ئیزم هەیە شتێکتان پێ بڵێم؟ ئەمیسان چی بووە؟ وا نازانم خاتم هێلێن بتوانێت شووەکەی ناچار بە تۆ بۆ پەشیمانی بکات؟ گەریمان کە بتوانێ. ئەوان هەر ئێستا لە دیوەکەی ئەوەدان. ئارام بن. زۆر باشە. بابم قسەکانی ئێوە قبول دەکات. مەگەر بەدەستی من یا بابتەکە ئەو ببەخشین. ئەو ئیمپراتۆری سووک کردووە. پیشینەی پڕ لە شانازی بابتی لەناو بردووە و لە هەموو خراپتر خوداکانی ڕەت کردووەتەوە.
لێرە چی دەکەی؟ نەکە بۆ هاتووی کە بۆ مێردە خائینەکەت ماکسیمیلیان وست کا بکەی. دەزانم کە تەقالایەکی پێیاکامم، بەڵام ئەمە تەنیا کارێکە کە من لە دەستم دێت. نازانی لە لای شارۆن ئەو ژنە گەوجەی ئەمپێراتورە چەندە سووک بوو. پیاوانی پیس دژی من پیلان دەگەڕن. تۆ کچی هەرا و دایکەی دەبایە وەکو دایکەدا ئاوردا سوتابایی. چلۆن بزانم کە تۆش نەبوویتە خۆدا پەرست. من هەر چەشنە سەدایەک قبول دەکەم، بەڵام مێردەکەم ببەخشن. من جگە لەو کەسی دیکەم نییە. ئەو هەم دەبێت لە بەرامبەری ئەمپراتوردا تۆ بکات و هەم بۆ ئاپۆرن قوربانی بکات بۆ تۆ هەلن و تۆ هەلن تۆ دەبێت ناچاری بکەی کە ئەو کارە بکات بیستت؟ ماکسیمیلیان دەبێت لە من و لە بابت داوای لێبوردن بکات. نازانم قبوڵی دەکات یانە، دەبێت لەگەڵی قسە بکەم. هەوڵی خۆت بدە، چونکو تەنیا ڕێگای ڕزگاریتان لەمەدایە. هەر کارێ بتوانم دەیکەم. جولیۆس بیبەرە ئەوێ بێڵە بە لەگەڵیاندا بە تەنیا بێنێتەوە. ئەوان ئەگەر 1000 جار بکوژرێن ناتوانن ئەم سەر شۆڕیەکە ئەمشەو بەباریان هێنا خەرەبووی بکەنەوە. دەرگاکە بکەنەوە. دەستڕاگرن جەلاتگەلی پیس. بڕۆنە دەرێ بڕۆنە دەرەوە. بڕۆنە دەرێ ئێوەش بڕۆن بۆ دەرێ. وا دیارە لە بیرت چووە کە ئێوەش دەبێ بڕۆنە دەرێ. نەخاتوون لەبیرم نەچووە، بەڵام زۆرم پێخۆشە کە ئێوە نەتوانن بە تۆ بە ناچاریان بکەن. ئەگەر وابێ من بە دو ئاواتی گۆرە ژیانم دەگامە. هەوڵەوەکە ماکسیمیلیان لەسەر خاچەوە دەبینم و دووهەم ئێوە پێم وانییە ئەگەر دەستەکانم ماوەڵە بواە زاتی ئەوە ببوایە کە وەها قسەگە لێ بکەی. لێرە بڕۆ دەرێ ناپیاوی پیس، بڕۆ دەرێ. بەداخەوە دەزانم کام خێڕیانە تا چەند دقیقی دیکە دەستەکەنە پاڕانەوە وە تۆبە دەکەن. خاتو هێلەن تا بەیانی دەرفەتیانەیە کە لێرەدا بمێننەوە. هیچ کەس مافی چوونە دەری نییە جگە لە خاتو هێلەن. تۆ لێرە چ دەکەی؟ بۆ نەجاتی ئێوە هاتووم. ئێمەش هاین لە بیری ڕزگاری خۆماندا، بەڵام نەک لەم بەردی خانەیەدا. جارێ وتم من جگە لە ئێوە کەسم نییە، چۆن دەتوانم دانیشم و شایەتی مردنی ئێوە بم. وا نازانم کە خودت لە بیر بردێتەوە هێلێن. تەواوی هەوڵی ئێمە لە بەرەمەیە کە بڵین جگە لە خوددا کەسمان نییە. ئەو ساتۆ دەڵێ کە جگە لە من کەست نییە؟ من خودداشم بە بۆنەی ئێوە ناچی. بێگومان تەواوی لطفی ئەو دەرحەق بە من بە بۆنەی ئێوە بووە. لەکوێوە بزانم ئەگەر ئێوە لە دەست بدەم دەرگای لطفی ئەویش لەسرمدا ناخرێ. تۆ
تۆ بە خوددا نزیکتر لەوەی کە نیازت بە کەسێکی وەکو من بێت ڕاستەکەی بڵێ لەبەر چی هاتووی بۆ ئێرە؟ منی نارد تا ئێوە ناچار بە تۆبەکردن بکەم. دەی هەوڵ بدە ڕەنگە سەرکەوی بە من بڵێ لە چ شتێک دەبێت تۆبە بکەین. نازانم دەبێت لە ئێوە داوا بکەم کە لە چ شتێک تۆبە بکەن. چۆن دەیەوە داوا بکەم کە خوددا لە بیر بەرنەوە و بۆ خوداکانی درۆیی قوربانی بکەن. یا ئیمپراتوری من هۆڕ و چەوسێنەر بەسەر مەعبودێکی مهرەبان و ئادڵدا هەڵبژێرن. دەبینی ئێمە جگەلەوە کە هیومان بە خودای تاقانە بێت و ڕێگای ئەو درێژە بدەین چارەیەکمان نییە. خاتو هێلێن ئایا ڕووداوەکانی ئەم شۆ گەیشتوتە دەرەوەی کۆشکیش؟ نازانم. ڕەنگە میوانەکانی کۆشک بە خەڵکیان بتبێ. هەمووان دەبێ بزانن کە خوددا پەرستانم شۆ چیان کردووە و لە کۆشێکدا چی ڕووداوە. خاتو هێلێن هەوڵ بدەن ئەو هەوارەی کە ئەم شەو بەرز بووە بەگوێ هەمووان بگات. خاتون مەهێڵن ئەو بزوتنەوەیە ناتەواو بمێنێ. ئەرکی مێردەکەتان وە ئەم کۆمەڵەی ئێرە لە سەرشانیەوەیە. ئەم ڕێگایە دەبێت تا دوای درێژەی هەبێ. ئێمە پێدەنگ نابین، بەڵام ئێوەش دۆعا بکەن کە خودای گەورە سەبر و خۆڕاگریمان پێ بدات. من شانازیت پێوە دەکەم هێلێن. تۆ وێرکمید بە خودایی تاقانە دەستپێرم. خاتونی من بانا بڵێ کە سەبر بگرێ و خوددا لەگەڵ سابرانە. بڵێ بۆم خەمبار نەبێت و کچەکەشمان بە ئیمانەوە گەورە بکات. ئێوە چی؟ بۆ هاوسەرەکانتان پەیامێ ئەنیسم دیوار کە هەر وەکو شێتەکان پێدەکەنێ. هیچم لە ئێمە جەنابی مارتینوس و جەنابی سورینانوس ژنمان نییە، بەڵام بە خەڵک بڵێن کە ئێمە خۆشترین ساتی ژیانمان تێپەڕ دەکەی. کارێکە ئێوە کردتان جوانترین کارێکە کە بەندەیەک بۆ مابوودی خۆی دەیکات. هێلێن بە خێزانم بڵێ بەم زوانە لە خزمەتی خوددا یەکتر بەسەر بەرزیەوە ئینشاءڵڵا دەبینینەوە. بڵێ نیگەران نەبێ تا ئەو ڕۆژە زۆری نەماوە. من لە خودام دەبێ یا ئێوە ڕزگار کات یا من هەر وەکو ئێوە بۆ لای خۆی ببات. چاویستی خوددا چی بێت؟ ویستی منەمەیە کە بەڕێگای ویستی خودای خۆماندا بڕۆین. ئێستا بڕۆ بە دیکولێتیانوس بڵێ ئێمە خودای خۆمانمان بەسەر گیانماندا هەڵبژار. بڕۆ هێلێن بڕۆ. خاتو هێلێن دڵداری ئانایتەوە. ئەوان بۆ لای خۆت بان بکە، پێکەوەم سەختیە باشتر تامەڵ دەکەن. دەی چی بوو؟ دەبینی کە نەمتوانی. بەڵام ئەوانە نابێ بمرن. ئەم جوامێرانە نابێ بمرن. ئەوان نامرن، ئێمە دەمرین. بەڵام ئەوان ژیانیان هەڵبژارد و
هەتایە زیندوو دەمێننەوە. چی بووە فیدیاس؟ تۆش وەکو ئێمە خەوە لێ ناکەوێ؟ ئێوە خەوتان لە چاوی من زەڕاندووە چۆن بخەوم؟ تۆ نیگەرانی چی فیدیاس؟ بۆچی خۆتان ڕزگار ناکەن؟ ئێوە چیتان بەسەراتووە؟ ئەس خەزا ئێمە واین لە بیری ڕزگاری خۆماندا، بەڵام ڕزگاری لەم دنیاە. لەم دنیایەوە بۆ کوێ؟ بەرەو مەلەکوتی ئاسمانەکان، بەرەو لای خودای خۆشەویست. سۆن بە خودا کە لەو ژیانە ماندوو بووم. ئێوە شێتن ژیانی شیرینی دنیا لەگەڵ ڕۆژی پەسڵانێک ئاشکرانیە دەیگۆڕنەوە. ئاخر بۆچی؟ ڕاستەقینەیە فیدیاس، ڕاستەقینەیە. هەزاران پێغەمبەری ڕاستبێژ وادەی درۆ نادەن. دوا بزانە کە چەند ساڵێکی ژیایت بە چ باییەک؟ بە بایی پەیڕەوی لە ملهوڕان و خوداکانی درۆیی ئەوان؟ ئەگەر خودای خۆمان بێجێ بێڵین و ڕوو بکەینە خوداکانی ئێوە، ئیدی ئەوسا نامرین؟ مەگەر کەسێک هەتایە ژیاوە کە ئێمە بژین. ئەگەر کوژران و پاشان دیتان کە هەمووی درۆ بووە ئەو ساچی؟ ئەگەر دیتان خودایە کە ئێوە دەڵێن هەیە، ئەگەر نەبوو نە پەسڵانێ نە پاداشێ نە مەعادێ ئەو ساچی؟ واگەر هەموو شتێ ڕاستەقینە بوو دڵنیا بن کە هیچ شتێک ڕاستەقینە نییە.